ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله بريان وخشكاني بريز خواي قورا لقرآني بيروزا لسورة النساء لآياتي بستهشتا دفرمت وخلق الإنسان ضعيفا مروف آدم زاد لاوازا بێهێزە زۆر جار بەرامبەر ئارەزۆکانیدا خۆی بۆ ناگیرێت بۆیە هەڵەکردن لە ئێمەی مرۆڤ دەوەشێتەوە چونکە هەڵەکردن لە تەبعی مرۆڤدایە وەک پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام دەفەرمێت كل بەنی ئادەمە خەتاء هەموو نەوەی ئادەم هەڵەکارە بۆیە باشترین هەڵەکارانیش ئەو کەسانن کە هەڵەکانیان ڕاست دەکەنەوە و دەگەڕێنەوە بۆ لای پەروەردگاریان بەخوا چەندێک بە تەقوا بیت چەندێک خواپەرست بیت چەندێک خواناز بیت ئەوە بێگومان تۆ معەڕەزی بۆ هەڵەکردن و بێگومان تۆ تووشی تاوانیش دێی جا ئەگەر بێت و ئەو هەڵەکردنە بەرامبەر پەروەردگارت بێت دەبێت ڕاستی کەیتەوە دەبێت پەشیمان بیتەوە و تەوبەکەی ئەگەر بێت و ئەو هەڵەکردنە بەرامبەر خەڵکی بێت ئەوە دەبێت هەڵەکانت چاکەیتەوە تۆ ڕۆژانە تەعامڵ دەکەی لەگەڵ دایک و باوکت لەگەڵ براو خوشکت لەگەڵ خێزانت لەگەڵ ماڵ و منداڵت لەگەڵ دراوسێت لەگەڵ خزم و کەس و کارت بێگومان ئەوان هەڵە دەکەن بەرامبەر تۆ و بێگومان تۆش هەڵە دەکەی بەرامبەریان جا کاتێک هەڵە دروست بوو گرنگ ئەوەیە ئەو هەڵانە چۆن ڕاستکەینەوە ئەو کێشانە چۆن چارەسەرکەین جا ئەگەر مەرجعێکت نەبێت بگەڕێیتەوە بۆی دڵنیابە لە بری ئەوەی هەڵەکان چارەسەرکەی کێشەکان زیاتر قوڵتر دەکەی و باشترین مەرجع کە بگەڕێینەوە بۆی پێغەمبەری خوایە عەلەیهی السەڵات وەسسەلام وەکو خوای گەورە خۆی دەفەرمێت لەقەد کانە لەکم فی ڕەسوول الله ئوسوەة حەسەنە باشترین و چاکترین نمونە کە ئێوە چاوی لێ بکەن محەممەدە عەلەیهی السەڵات وەسسەلام بڕۆن ئاشنا بن بە ژیان نامەکەی هەر کاتێک شارەزا بووی لە ژیان نامەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام مژدەت ئەدەمێت تۆ دەتوانیت هەڵەکانی خۆت ڕاستەوەکەی و دەتوانی هەڵەی بەرامبەرەکەتیش ڕاستەوەکەی و هەروەها کێشەکانیش چارەسەر دەکەی شێوازی چارەسەرکردنی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام بۆ هەڵەکان چۆن بووە زۆر گرنگە بیزانی بۆ ئەوەی هەر کێشەیەک ڕوبەڕوود بۆیەوە تۆ بتوانیت چۆن تەعامڵی لەگەڵا بکەی هەڵەیەک هەیە لە ناوماندا زۆر باوە زۆربەی هەرە زۆریمان ئەنجامی دەدەین کە بەداخەوە ئەمەش گرنگە ئێمە ڕاستی بکەینەوە ئەویش هەڵسەنگاندنمان بۆ بەرامبەرەکەمان تەنها لە ڕووی پارەوەیە تەنها لە ڕووی ماددەوەیە کەسێک پارەی هەبێت کەسێک دەوڵەمەند بێت کەسێک مەنسەبێکی هەبێت کەسێک پلەپایەیەکی هەبێت چەندێک خراپیش بێت خەڵکی ڕێزی لێ دەگرن خەڵکی بە چاوی گەورەوە سەیری دەکەن بەڵام بە پێچەوانەوە کەسێک چەندێک باش بێت بەس پارەکەی نەبێت هەژار و فەقیر بێت دەبینی بە چاوی سووکەوە سەیر دەکرێت دەبینی خەڵک ڕێزی لێ ناگرێت جا ئەمە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام ئەم هەڵەیی لە ناو خەڵکی ڕاستەوە کرد لە حەدیثێکی صەحیحدا کە ئیمامی بوخاری ڕیوایەتی کردووە حەدیثی سەهلی کوڕی سەعد ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێت دەفەرمێت ڕۆژێکیان پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام دانیشتبوو ویستی مەفهومی ئەوەی تەکی ڕاست کاتەوە تێگەیشتنی ئەوەی تەکی ڕاست کاتەوە دانیشتبوو نەفەرێک لە تەکی پیاوێکی چوارشانە و پیاوێکی دەوڵەمەند و ناودار ڕەت بوو پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام بەوەی تەکی فەرموو ما ڕەئیوکە فی هذا ڕەئی تۆ چییە دەربارەی ئەم پیاوە ئەوەی تەکشی هاتە وەڵامەوە وتی یا ڕەسوول الله صلی الله عەلەیه وسلم هذا من أشراف الناس هذا والله حري إن خطب أن ينكح وإن شفع أن يشفع فسكت رسول الله صلى الله عليه وسلم
پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێی فەرموو ڕەئیت چییە بەو پیاوە؟ وتی ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەمە پیاوێکی زۆر ناودارە، ئەمە پیاوێکی دەوڵەمەند و هەبوونە، ئەمە پیاوێکە ئەگەر داوای هەر ئافرەتێک بکە ئەوە ئەو ئافرەتەی پێشکەش ئەکەن، واتە هەموو کەسێک تەمەنا دەکات کچی پێ ببەخشێت، و ئەگەر قسەش بکە قسەکەی دەڕوات، تکاکەی لە ناو خەڵکیدا قوبوڵە، خەڵکی جۆرایەڵی قسەکەیەتی. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وسکت بوو، ماوەیەک تێپەڕ بوو، پیاوێ دیکە ڕەت بوو. فمر رجل آخر فقال ما رأيك في هذا؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پیاوێ دیکە ڕەت بوو، پیاوێکی داما و پیاوێکی فەقیر، پیاوێکی لاواز، بەوەی تەکی فەرموو ئەی ڕەئیت چییە بەرامبەر ئەم پیاوە؟ ئەوەی تەکشی هاتە وەڵامەوەتی یا رسول الله صلى الله عليه وسلم هذا من فقراء المسلمين، هذا حري إن خطب أن لا ينكح، وإن شفع أن لا يشفع، وإن قال أن لا يسمع له. ئەمە ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، ئەمە پیاوێکی هەژارە، فەقیرە، نەبوونە، ئەمە پیاوێکە ئەگەر داوای کچیش بکە کەس کچی ناداتێت، ئەمە پیاوێکە ئەگەر تکاش بکات تکاکەی قوبوڵ ناکرێت، ئەمە پیاوێکە قسە بکە لە ناو خەڵکیش خەڵکی گوێی بە قسەی نادەن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی هذا، واتە ئەمەی کەوا تۆ بە چاوی کەم سەیری دەکەی، ئەم فەقیرە، ئەم داماوە، ئەوەی کەوا تۆ بە چاوی نزم سەیری دەکەی، هذا خەیڕ من ملء الأرض مثل هذا. ئەم پیاوە فەقیر و هەژار و داماوە پڕاوپڕی زەوی خێرترە لەو پیاوەی کەوا تۆ زۆر بە چاوی گەورەوە سەیرتە کرد. سەیکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت ئەم پیاوە فەقیرە بە هێندەی زەوی لەو پیاوە دەوڵەمەندە خێرترە. نەک تەنها ئەوەندە، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە ناو مزگەوتە بە ئەبا ذەری غەفاری فەرموو ئەی ئەبا ذەر ارفع بەصەڕەکە فانظر أرفع رجل تراه. أي أبا ذر چاوت بەرزەوە کە سەیری ئەو خەڵکی بکە، چ کەسێک لە لای تۆ زۆر بە چاوی گەورەوە سەیری دەکەی، زۆر گرنگە بەلای تۆوە. ئەبوو ذەری غەفاری دەڵێ سەیرم کرد گەڕام سەیرم کرد، پیاوێک پۆشاکێکی جوان بەرچاوی بوو پیاوەکە. وتم یا رسول الله صلى الله عليه وسلم ئەو پیاوە؟ ئەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دووبارە پێمی فەرموو یا ئەبا ذەر ارفع بەصەڕەکە فانظر أوضع رجل تراه. دەی ئێستا کەش چاوت بەرزەوە کە سەیرکە، چ کەسێک زۆر بە چاوی کەم و نزم سەیری دەکەی؟ ئەڵێ سەیرم کرد گەڕام سەیرم کرد پیاوێک جلو پۆشاکێکی ڕزی و فەقیر. وتم یا رسول الله ئەو پیاوە؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی والذی نەفسی بیەده، سوێن بەو زاتی کە نەفسی محەممەدی بەدەستە عەلەیهی الصەڵات وەسەلام، لهذا ئەم پیاوە فەقیرە ئەفضل عند الله يوم القيامة من قراب الأرض مثل هذا. ئەم پیاوە فەقیر و داما و هەژارە کە خەڵکی حیسابی بۆ ناکەن، کە خەڵکی ڕێزی بۆ دانانێن، لە لای خوای گەورە بە پڕاوپڕی زەوی قەدرتارتر و ڕێزدارترە لە لای خوای گەورە لەوەی دیکە. جا خۆشەویستان، با هەڵسەنگاندنمان بۆ یەکتر لە ڕووی مادەوە نەبێت، لە ڕووی پارەوە نەبێت، بەداخەوە ئەمە لە ناوماندا هەیە. دەبینی کابرای دەوڵەمەند، کابرای مەسئول، کابرای ئەوەی کە مەنسەبێکی هەیە، پلەپایەیەکی هەیە، دەبینی چەندێکیش خراپ بێت خەڵکی ڕێزی لێ دەگرێت، خەڵکی احتیرامی دەگرێت، بەڵام بە پێچەوانەوە ئەو ڕێزەی کەوا لەوان دەگترێت لە پیاوێکی فەقیری موسڵمانی خواپەرست ناگترێت. جا ئەمە هەڵەیە و بە تایبەت لە کاتی زەواجە کە ئەمە ئەم کێشەیە ڕوو دەدات. کەسی وا هەیە دێتە داوای کچەکەت، دێتە داوای خوشکەکەت، دەبینی سەیری مادە دەکرێت. ئیلا ما ڕەحیمە ڕەبی، ئیلا ما ڕەحیمە ڕەبی، ئیلا کەسانێک خوای گەورە ڕەحمی پێیان کردبێت کە سەیری مادە ناکەن. سەیریەکە دەوڵەمەند بێ ئەیداتێت، ناپرسێت ئەمە ئەخلاقی چۆنە، ئەمە دینەکەی چۆنە، جا بەیانی نادوو بەیانی بە تەلاقدان دەدرێت دەڵێ شانسم نییە. نا، تۆش سەرەتا تەقییمت هەڵسەنگاندنت بۆ کوڕەکە لە ڕووی پارەوە بووە. واللهی چەندین کەس یەخەمی گرتووە، مامۆستا لەسەر بواری زەواج بڕۆ، مامۆستا لە بواری زەواج بڕۆ، کاکە داوای
ئاڵتونێکی زۆر دەکەن ئیلا بێ 50 مسقاڵی بۆ بکەی ئیلا بێ 30 مسقاڵی بۆ بکەی ئیلا کاکە خۆ تۆ بازرگان نیت خۆ تۆ بازرگانی بە کچی خۆت ناکەی بازرگانی بە خوشکی خۆت ناکەی هەندێک دایک و باوکەن بەداخەوە حەیفە پێیان بوترێت دایک و باو بازرگانی بە کچی خۆیان دەکەن و ئاگایانش لە خۆیان نییە کەسی وا هەبووە چەندین نمونەم لە بن دەستە واللهی سەری ڕەش سپی دەبێت کاتێک جۆر لە شتی وا دەبێت کەسێکی دیندار و بە تەقوا و لە خواترس ئەچێتە داوای کچەکەی حەز دەکا شووی پێ بکە دڵی بەو کوڕەوەیە کوڕەکە هاتۆتە داوای ئەکا لە دەرگای داوا نایداتێ بۆ لەبەرەوەی فەقیرە لەبەرەوەی نیەتی بەڵام ئەیدا بە دەوڵەمەندەکە دایکی وا هەبووە ئافرەتی وا هەبووە کوڕی باش هاتۆتە داوای کچەکەی ڕازی نەبووە کە خاوەن ئەخلاق و دینە وتوێتی پێی چی تۆ سەیرکەن کچم شوو مەکەبەوە فڵان کەس بەتەماتە فڵان نەوەع سەیارەی هەیە فڵان کەس بەتەماتە فڵان نەوەع سەیارەی هەیە تۆ سەیری ئەم هەڵسەنگاندنەکە کەچی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام دەفەرمێت من ئەتاکم تەڕضەونە دینەه وەخولوقەه کەسێک هاتە داوای کچەکەی ئێوە یاخود خوشکی ئێوە دوو مەرجی تێدا بێت دینەه وەخولوقەه نەک تەنها بەس دینەکە چونکە هەموو دیندارێک بە ئەخلاق نییە وە باش بزانن هەموو دیندارێک بە ئەخلاق نییە جاری وایە دیندارە نوێژ دەکا بەڵام دەبینی ڕەزیلە بەڵام دەبینی تونند و تیژە دەبینی جنێ و فرۆشە فبۆیە هەموو دیندارێک بە ئەخلاق نییە تۆ دینەکەی بپرسە لەگەڵ دینەکەیشی بڕۆ ئەخلاقەکەیشی بپرسە بۆیە من ئەتاکم تەڕضەونە دینەه وەخولوقەه فەزەوجوه ئەوە بیدەنێ کچەکەتانی بدەنێ خوشکەکەتانی بدەنێ جاوەک ناموست ئەپارێزێ بەڵام باینە دووبانی کە تەلاق درا کە تۆ ئەگەل هەر سەنگاندنن بەس بۆ پارە بێت بەیانی نادوو بەیانی بە مناڵێک و دوو مناڵەوە بە تەلاقدان درا و هاتەبان سەرت تەنها بەس لۆمەی خۆت کە جا خۆشەویستان زۆر گرنگە ئێمە هەڵسەنگاندنمان لە ڕووی پارەوە نەبێت لە ڕووی مادەوە نەبێت خۆ تۆ بازرگان نیت تۆ کچەکەت بدە بە یەکێت کە شەرەف و ناموست بپارێزێ کە بەیانی کێشەت بۆ دروست نەکا کە بەیانی احتیرامی تۆ بگرێت و ڕێز لە کچەکەت بگرێت پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام کاتێک چارەسەری کێشەیەکی دەکرد زۆر نەرمونیان بوو زۆر بەڕەحم بوو دەبێ ئێمە شوابین کاتێک کێشەیەک ڕوبەڕووی ئێمە دەبێتەوە دەمانەوێت هەڵەیەک چاکەوەکەین با بەڕەحم بین با نەرمونیان بین نمونەیەک پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام ڕۆژێکیان لەناو مزگەوت بوو دانیشتە بوو لەگەڵ سەحابەکان پیاوێکی ئەعرابی دەشتەکی هاتە ژوورەوە یەکسەر تەرژیم بێ لە ڕووی ئێوەی خۆشەویست بە پێوە میزی کرد لە پێش سەحابە و پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام سەحابەکان دەنگیان بەرزەوە کرد هاواریان کرد قسەیان پێی کرد پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام فەرمووی دەعوه لا تزرموه ئەی لا تقطعوا عەلەیه بەولە وازی لێبێنن میزەکەی پێ مەبڕن با تەواوی کە کە میزەکەی تەواو کرد پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام فەرمانی کرد کە ئاو بکرێتە ئەو جێگایە و پاک بکرێ کابرای بان کرد پێی فەرموو ئەم جێگایە جێگای عیبادەتە نابێت بەم شێوازە تۆ تەعامڵ بکەیت و بێی میز لەم جێگایە بکەیت ئەمە جێگای عیبادەت و خواپەرستیە ئەم کابرا دەشتەکیە کە بینیتی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام بەم شێوازە تەعامڵی لەگەڵەکە فەرمووی چی فرموي اللهم ارحمني ومحمدا ولا ترحم معنا أحدا خدايا بس رحم بخوم محمد بكي رحم بكسي ديك نكي پیغمبری خوا علیه الصلاة والسلام فرموي لقد تحجرت واسعة رحمتي خواي قورت تصق كردوا سيري شوازي تعاملي پیغمبرك عليه الصلاة والسلام بداخة وإيما استكلم كاتو ساتدا ظلمان فراوان نيا منال دركين دروا منال راونين کەچی لە بری ئەوەی ئەو مناڵی کەوا لە مزگەوتی لەلا خۆشەویستکەی ئەگەر هەڵەیەکشی کرد بە ئەسلوبێکی جوان ڕاستی کەینەوە ئێمە یەکسەر پێڵێن دەی دەرچۆ دەرەوە جارێ دیکە نەی بۆ مزگەوت چەندین نمونەی وا هەیە ئەی بۆ وەک پێغەمبەر نەبین عەلەیهی السەڵات وەسسەلام ئەو مناڵە ئیتر لەوانەیە ڕوو نەکاتە مزگەوت ئەو گەنجەی کەوا بە توندی لەگەڵی تەعامڵ دەکەی جارێکی دیکە ڕوو نەکاتە مزگەوت وازش لە نوێژ بێنێت تەعامڵێکی دیکە معاویەی کوڕی حەکەمی ئەسسولەمی ئەمە خۆی دەیگێڕێتەوە خۆی خاوەن چیرۆکەکەیە دەڵێت ڕۆژێکیان
معاویەی کوڕی حەکەمی ئەسولەمی خۆی خاوەن چیرۆکەکەیە ئەیگێڕێتەوە و دەفەرمێت ڕۆژێکیان هاتمە ناو مزگەوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام کاتی نوێژ بوو نوێژیان ئەکرد جەماعی بە جەماعەت ئەڵێ کە هاتمە ناو نوێژ ئەڵێ لە ناو نوێژەکەدا کابرایەک پشمی منیش یەکسەر وتم یەرحەموکە الله نەمزانی قسەکردن لە ناو نوێژە نابێت منیش دەست بەجێ وتم یەرحەموکە الله ئەمە لە ناو نوێژە ئەڵێ فەڕەمانی القەوم بئەبصارهم ئەڵێ خەڵکەکە سێرمی کرد منیش کە بینم سەیرم ئەکەن وتم چی معاویە دەڵێ وتم ئەی لەبار دایکم بچم ئەوە چیتانە بۆ وا سێر مەکەن ئەمە هەمووی لە ناو نوێژ خەڵکەکە کە سەیری کرد واتە تو چۆن قساکەی لە ناو نوێژ وتی ئەی لەبار دایکم بچم ئەوە بۆ وا سێر مەکەن ئەوە چیتانە وا سەیر مەکەن ئەڵێ فجعلوا يضربون بأيديهم على أفخاذهم ئەڵێ دەستیان ئەدایە بان ڕانیان کە زانیم شتێکی غەڵەتم کردە وسکت بوو ئەڵێ کە نوێژ تەواو بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام سەلامی دایەوە خۆی دەیگێڕێتەوە ئەڵێ بئەبی هو وئومی دایک و باوکم فیدای پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وەسسەلام ما رأيت معلما قبله ولا بعده أحسن تعليما منه هیچ مامۆستایەکم نەبینی وەک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام کە بەم شێوازە فێرمەکە ئەڵێ واللهی ما کەهەڕەنی ولا ضەڕەبەنی ولا شەتەمەنی نە قسەی پێم کرد نە تون بوو لەگەڵم نە ئیحراجمی کردەوە ئەڵێ هەر ئەوەندەی وت ئەم نوێژەی کەوا ئێمە ئەیکەین نابێ قسەی تێدا بکەین تەنها قورئانی تێدا دەخوێنرێت تەنها یاد و زکری خوای گەورەی تێدا دەکرێت هەر ئەوەندە من خۆم بە چاو خۆم بینیم لە مزگەوتێک لە مزگەوتەکان نوێژم کرد مام حاجیەک لە ڕوکنێک بوو لە مزگەوتەکە بای سپلتەکە عەزیەتی ئەدا فهەستا لەبەرەوەی سەرمای ئەبوو هەستا بەرزی کردەوە واللهی بە شێوازێک جێورەکە هات قسەی لەگەڵا کرد من لە جێگای خۆمەوە نییە تەریقەوە بووم یعنی ئەو مام حاجیە هین ئەوە نییە شایانی ئەوە نییە بەو شێوازە قسەی لەگەڵا بکرێت جا ئەمە کەی ئەخلاق و دیندارێتیە تۆ کابرایەکی بەتەمەن بەی قسەی ئیحراجی کەیتەوە قسەی ناشرینی پێ بکەی لەبەرەوەی بەس ئامێرەکەی بەرزەوە کردووە ئەتوانی بە شێوازێکی نەرمتر بڵێ مام حاجی ئەگەر پێی سەخڵەتیش ئەبی لە خزمەتتان وەرە بە من بڵێ من دەستکاری ئەەکەم بەڵام تۆ بە قسەیەکی کون کە شیاوی ئەوە نییە من باسی کەم لەسەر مینبەر ئیحراجی کەیتەوە ئەی کا سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام ئەی کا شوێنکەوتنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام نەرمونیان بوو بەڕەحم بوو بەرامبەر تاوانباریش عارق خۆر کابرا عارقی خواردۆتەوە هێنایانە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام جەڵدی کەن یەکێوتی لەعنەتی لێبێت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام فەرمووی لا تەلعنوه لەعنەتی مەکەن بۆ یارمەتی دەری شەیتان ئەبن لەسەر براکەتان یەکێ دیکە وتی ئەخزاکە الله دەکخواری سواتکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام فەرمووی وا مەڵێن بەل قولوا اللهم اغفر له اللهم ارحمه وا مەڵێن لەعنەتی مەکەن مەڵێن خواری سواتکە بڵێن خوایە لێی خۆش بە خوایە ڕەحمی پێ بکە عارە خۆرە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام دەفەرمێت پێی مەڵێن خواری سواتکە پێی مەڵێن لەعنەتت لێبێ بەڵکو بڵێن خوا ڕەحمت لێ بکە خوا لە تاوانەکانت خۆش بێ کابرای گاتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام لە مانگی ڕەمەزانە نێزگی خێزانی ببووە وتی یا ڕەسوول الله صلی الله عەلەیه وسلم هەلەکت من تیا چووم کەسیش نەهات لەگەڵی بێتە لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام نەیانوێرە وتیان چۆن بین ئاەت بەسەرمانەدا دەبەزێت وتی یا ڕەسوول الله هەلەک وتی چیت کردە وتی نێزگی خێزانم بوومەتەوە لە مانگی ڕەمەزان وتی بڕۆ کەفارەکەی بدە بڕۆ بەندەیەک ئازاد کە وتی یا ڕەسوول الله صلی الله عەلەیه وسلم نیمە توانام نییە وتی دە باشە 2 مانگ لەسەر یەک دەبێ بە ڕۆژوو بی 2 مانگ بە ڕۆژوو بە وتی والله یا ڕەسوول الله صلی الله عەلەیه وسلم ناتوانم دەوتی باشە بڕۆ 60,000 تێرکە 60 فەقیر تێرکە وتی یا ڕەسوول الله صلی الله عەلەیه وسلم توانای ئەوەشم نییە دەوتی وەرە دانشە لە تەکم سەبەتەیە خورما هات دایە ئەو پیاوە وتی بڕۆ بیبەخشە بەسەر هەژاران وتی یا ڕەسوول الله صلی الله عەلەیه وسلم لە من هەژارتر نییە واللهی
پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەستی کردە پێکەنین دەوتی بڕۆ دەرخواردی ماڵ و منداڵتیدا سەی بە چ شێوازێک هات وتی هەلەکت من تیا چووم گەڕایەوە بە سەبەتەیە خورما جابراکانم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زۆر بەڕەحم و نەرمونیان بوو و تەشهیری بە کەس ناکرد ناوی کەس ناهێنا ئەگەر ئینکاری لە شتێک بکردایە تەنها فعلەکە و کارەکەی باس دەکرد دایکمان عائیشە دەفەرمێت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ناوی کەسی ناهێنا لەسەر مینبەر بەڵکو تەنها بەس کارەکەی باسە کرد ما بال أقوام يفعلون كذا وكذا أي بو كومل خلقا واكن واكن كاركي باز ذكر ياخذ كومل بيني لنا ونيوجا تماشاي آسمانكن فرمي ما بال أقوام يرفعون أبصارهم إلى السماء يرفعون أعينهم إلى السماء كومل كان لنا ونيوجا تماشاي آسمانكن أها ناوينا هنا تنها كاركي باز ذكر فبويا أما زۆر گرنگە ئێمە لە تەعامڵە کاتێک کێشەیەک چارەسەرەکەین گرنگە ئێمە پابەند بین بە ژیاننامەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئەوەی کێشەکان زیاتر ئاڵۆزتر نەکەین أقول ما سمعتم واستغفر الله لي ولكم وبارك الله لي ولكم في القرآن العظيم خۆشەویستان جاری وا هەبوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەستبەجێ هەڵەکەی چارەسەر دەکرد دەستبەجێ هەڵەکەی چارەسەر دەکرد بەرامبەری زوو ئاگادار دەکردەوە کابرایەک لە تەکی بوو قسەی ئەکرد لەگەڵ یەکێ دیکە وتی لا وەئەبی نەخێر بە گیان باوکم سوێندی خوار بە غەیری خوا وتی نەخێر بە گیان باوکم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی مە وسکت بە سوێن مەخۆ بە غەیری خوا من حەلەفە بغەیری الله فقد ئەشرەک هەر کەسێک سوێن بخوا بە غەیری خوا ئەوە شرکی کردووە کابرایەکی بینی نانی خواردووە هاتۆتە تەکی لەناو سەحابەکان قڕقێنە لێ ئەداتەوە ئێمە شتێکی ناشرینە ئەمە هەڵس و کەوتێکی ناشرینە و تەسەڕوفێکی زۆر ناشرینە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی کوفە عەنە جوشاءەک ئەم قڕقێنەیە دوور بخەرەوە چا هەیە لەناو نوێژە بەدەنگەوە قڕقێنە لێ ئەدا یاخود کە قڕقێنە لێ ئەدا بۆنەکەی ئەکاتە لای تۆ بەڕاستی بێزار دەکا یاخر هەر ئەگەر ناڕەحەت بووی دەستکە بان دەمت یاخود کلینیک سێ دەرکە شتێ دەرکە بیکە بان دەمت با ئەوەی تەکرد بێزار نەبێت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئاگاداری کردەوە فەرمووی کوفە عەنە جوشاءەک قڕقێنەکەت دوور بخەرەوە لە ئێمە کابرایەکی بینی دەستنوێژ هەڵەگرێت بەڵام پێی بە جوانی نەشوشتووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەست بەجێ ئاگاداری کردەوە فەرمووی ئیرجع فەئەحسن وضوءەک بگەڕێەوە دەستنوێژەکەت جوان هەڵبگرە کابرایەکی بینی نوێژ دەکا نوێژەکە بە پەلەپەل ئەنجام ئەدا فەرمووی ئیرجع فەصەلی فەئینەکە لەم توصەلی بگەڕێەوە نوێژکە تۆ نوێژت نەکردووە مە پێی ناوترێت نوێژ کابرایەکی بینی چاوەڕێی نوێژ دەکات چاوەڕێی قامەتەکە لە ناو نوێژە هەردوو پەنجەکانی ئاوهای کردووە ئاوها بەم شێوازە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئیذا صەلە ئەحەدوکم فلا يشبكن بين أصابعه هەر کەسێک لە ئێوە کاتێک چاوەڕێی نوێژ دەکات دانیشتووە چاوەڕێی قامەتەکە با ئاوها نەکات و دانیشتووە پەنجەکانی نەکاتە ناو یەکە فإن التشبيك من الشيطان ئەوە لە شەیتانەوەیە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە پێویستی بکردایە لەو دەقەیە لەو کات و ساتە بەرامبەرەکەی ئاگادار دەکردەوە لەو هەڵەیە وەجاری وا هەبوو عیتابی ئەکرد عیتابی دەکرد لە بەرامبەرەکەی کە هەڵەی کردووە دەبێت دەست بەجێ چاکی کاتەوە بە تایبەت ئەگەر بەهاتایە ئازاردانی بەرامبەرەکەی بوایە ئەبی دەری غەفاری خزمەتکارێکی هەبوو خزمەتکارەکە زۆر بێفەرمانی کرد ئەبوو دەری غەفاری تووڕە بوو وتی ئەی کوڕی ڕەش هەی ڕەشی کوڕی ڕەش تعییری کرد بە پێستی ئەم خزمەتکارەش وتی وەڵڵایە بێ بچمە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام شکایەت بکەم و شکاتت لێ بکەم ئاتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وتی ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەمە قسەی پێم کرد وای پێم فەرموو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نا ئەمە ناخوا وەڵڵا ئەمە سەحابەیە ئەمە لە گەورە موهاجرینەکانە نا بانگی کرد یەکسەر وتی ئەی ئەبا ذەر ئینەکە امڕؤ فیکە جاهیلیە ئەی ئەبا ذەر تۆ کەسێکی تا ئێستا کەش نەفامیت لە لاشەتا ماوە ئەبا ذەر لە گەورە موهاجرینە وتی یا ڕەسوڵ الله بەم تەمەنە و بەم ڕیشە من جاهیلیت لە لاشەما ماوە وتی بەڵێ تا ئێستا کەش تۆ نەفامیت لە لاشەتا ماوە بڕۆ داوای لێبوردنی لێ بکە سەیکە ڕۆژێکیان ئەبوو بەکر و ئیمامی عومەر ئیمامی ئەبوو بەکر و ئیمامی عومەر
لەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام لە سەفەردان خزمەتکارێکیان لەگەڵە ئەو خزمەتکارە خواردنی بۆیان ئامادە دەکرد ئیتر ئەو خزمەتکارە خەوتە بوو خواردنی ئامادە نەکرد بۆ ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەر کاتێک ئەستان سەیریان کرد ئەمە خەوتووە وتیان ئەرێ ئەم خزمەتکارە چەندێک ئەخەوێت ئەمە زۆر ئەخەوێت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام گوێی لێ بوو کاتێک خزمەتکار هەستا ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەریان فەرموو بڕۆن ئەو گۆشتە لە لای پێغەمبەر بێنە عەلەیهی سەڵات وەسسەلام با چێشتەکە لێ بنێین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام فەرمووی بە خزمەتکارەکە بڕۆ بگەڕێەوە پێیان بڵێ فەقەد ئیعتەدەما گۆشتەکەیان خوارد خزمەتکارەکەش لە مەوزوع نازانێت کە گەڕایەوە وتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام ئەڵێ ئێوە گۆشتەکەتان خواردووە هاتن دەست بەجێ وتیان ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام نەمان خواردووە وتی با ئەی بینم لە بن دانەکانتان ئێوە گۆشتی براکەتان خوارد وتتان زۆر ئەخەوێت هاوار بە حاڵی ئێمە وتنی زۆر ئەخەوێت ببێت بە غەیبەت ئەی ئەمەی لە ناوماندا هەیە ئەبێت چی پێ بوترێت یەکسەر وتیان یا رەسوڵ الله صلی الله عليه وسلم استغفر لنا داوای لێخۆشبوون بکە لە خوای گەورە بۆ ئێمە وتی نا بڕۆن ئەو با داوای لێخۆشبوونتان لێ بکە بڕۆن داوای گردن ئازایی لێ بکەن سەیکە براکەی خۆم جا هەندێ هەڵسو کەوتەیە ئەگەر بێت و بوترێت ئەمە زۆر ئەخەوێت ببێت بە غەیبەت کە پێغەمبەر ئەفەرمێت عەلەیهی سەڵات وەسسەلام گۆشتی براکەتان خوارد ئەی ئەو قسانی کەوا لە ناو مەجلیسەکانە دەکرێت دەبێت حکمی چی بێت خوای گەورە پەناماندا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام کاتێک کێشەیەک بکەوتایە لەگەڵ خێزانی زۆر بە نەرمونیانی چارەسەری دەکرد هیچ ماڵێک نییە کێشەی تێدا نەکەوێت هەر کەسێک گوتی من کێشەم نابێت لەگەڵ خێزانم ڕاست ناکات بێگومان کێشە هەر دروست دەبێت بێگومان جاری وا هەیە ناحاڵی بوون دروست دەبێت لە نێوانیان جاری وایە عاجز بوون لەگەڵ خێزانت دروست دەبێت بەڵام ئایا ئەو کێشەیە چۆن چارەسەرکەین کێشەکان گەورەوە مەکەن خۆشەویستان گەورەترین نمونە پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسسەلام دایکمان عائیشە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام کێشەیەک لە نێوانیاندا دروست دەبێت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام پێی دەڵێ یا عائیشە خۆی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسسەلام فەرمووی یا عائیشە حەزەکەی کێ ببێتە دادوەر لە نێوانمان ئەتەرضەینە بئەبی بەکرین ئایا ڕازی ئەبی باوکر ببێتە دادوەر لە نێوانی من و تۆ پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسسەلام خۆ ئەتوانێت بڵێت من پێغەمبەرم بۆت نییە تۆ ئەم هەڵسو کەوتە بکەی بۆت نییە وا بکەیت و یاخود وا بڵێ نا وتی ئایا حەز ئەەکەی ئەبوو بەکر ببێتە دادوەر لە نێوانی من و تۆ وتی بەڵێ پێم خۆشە بانگی ئەبوو بەکریان کرد باوکی عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دایکی ئیمانداران پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام کاتێک ئەبوو بەکر ئامادە بوو فەرمووی یا عائیشە قسە بکەم یان قساکەی وتی یا رەسوڵ الله تۆ قسە بکە بەڵام لا تەقول إلا حەقا ئەوەی حەقە بیڵێ ئەبوو بەکر کە گوێی لەم قسەیە بوو پەلەماری دایکمان عائیشەی داویستی لێی بدا وتی چۆن قساکەی وا بەرامبەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام پێشی کرد دایکمان عائیشە ڕۆشتە پشتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام ترسا لە باوکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام فەرمووی ما دەعەوناکە لهذا ئێمە تۆمان بانگ نەکرد بۆ ئەمە ئەبوو بەکر دەرچوویە دەرەوە دایکمان عائیشە لە پشتێوە دەرچوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام بانگی کرد وتی ئێستاکە من دیفاعم لێت کرد ئێستاکە دەرچووی دایکمان عائیشە دەستی کردە پێکەنین کە دەستی کردە پێکەنین تەواو کێشەکە چارەسەر بوو کۆتایی پێهات پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام چەند درهەمێکی دا بە ئەنەس وتی بڕۆ ترێ بێنە کاتێک ترێکەی هێنا ئەبوو بەکری سدیق وتی لە کاتی ناخۆشی منتان بانگ کرد لە کاتی خۆشیەکە بانگم ناکەن ترێتان لەگەڵا بخۆم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام ئیزنی داوتی وەرە ژوورەوە هەرسێکیان دانیشتن ترێکەیان خوارد و تەواو کێشە چارەسەر هات و ئافرەتی واش هەیە لە بچووکترین کێشە یەکسەر جلەکانی ئامادە دەکا ئەچمە ماڵ باوکم ئەچمە ماڵ باوکم و ئەتۆرێت خوشکی بەڕێزم هەندێک کێشە هەیە داعی ئەوە ناکە تۆ گەورەی دەکەیتەوە ئاخر نابێت لەسەر بچووکترین کێشە تۆ بتۆریت بچیتە ماڵ باوکی خۆت و هەندێک دایکەیە بەداخەوە پشتگیری کچەکەیشی دەکات ئەگەر هەڵەش بێت وا نابێت ئەی دایکە نەسیحەتی کچەکانتان کەن بڵێ ئەی کچەکەم نەڵێ پێی یەکسەر دای تەلاقی خۆت بسەنە دای من نەتر پێ نەبێت تۆ چی ئەڵێ بۆ ماڵی کچەکەت کاوڵ دەکەی دای هەزار کەس هەیە تەمەنات دەکا ئەم جۆرە قسانە زۆر هەڵەیە ئەم جۆرە قسانە وا لەو کچە دەکات ئەگەر هەڵەش بێ پێ لەسەر هەڵەکانی خۆی بنێت
بڵێ ئەی کچم ئارام بگرە لەسەر هەژاری پیاوەکەی خۆت، ئەی کچم ئارام بگرە لەسەر نەخۆشی پیاوەکەی خۆت، یەکسەر بە تەلاقدانی مەدە. بەڵام ئەگەر پیاوەکەی بۆی خراپ بوو، پیاوەکەی ئیهانەتی کەرامەتی دەکا، ئەوەی ناخۆشە پێی دەکات، بڵێ پشگیریکە، بڵێ ئەی کچم ماڵی باوکت بۆت کراوەیە، ماڵی باوکت بۆت کراوەیە لە هەموو کات و ساتێکە، ئێمە پشتی تۆی. و هەندێک جاری شەیە بەداخەوە پیاوەکە دڕندەیە لەگەڵ ئەو ئافرەتە، کاتێک ئەچێتە ماڵ باوکی لەبەرەوەی ناچارە، ئەوەی سوکایەتیە، ئەوەی خوای گەورە پێی ناخۆشە، ئەو پیاوە بەو ئافرەتەی دەکا، یەکسەر دایک و باوکی پێی دەڵێن بڕۆوە لە ماڵی هاوسەرەکە، زیاتر کەسی دیکەت نییە. ئەوەش هەڵەیە، ئەو ئافرەتە زیاتر سوکتر ئەبێ، زیاتر بێقیمەتتر ئەبێ، پەرژین بێ لە ڕووی ئێوەی خۆشەویست لە چاو پیاوەکەی. ئاوهاش نە ئاوها نە ئاوهاش. ئافرەتی وا هەبووە پیاوەکەی لی داوە، ئەوەی خوای گەورە پێی ناخۆشە پێی کردووە، لە تاوە ڕای کردووە، ڕۆشتۆتە ماڵ باوکی خۆی، ماڵ باوکش کردویانتە ناو تەکسی و تێنە نەی بگەڕێیتەوە بۆ ئەم ماڵە جارێ دیکە، بڕۆ لە ماڵی هاوسەرەکە، زیاتر کەسی تر نییە، لە تاوە خۆی سوتاندووە. ئەرێ کاکە نە پیاو ئەی حەوێنێتەوە، نە ماڵ باوک و دایک ئەی حەوێنێتەوە، ئەی قوڕی چۆ بکاتە سەر خۆی. ئەمانە هەمووی کێشەن، ئەمانە هەمووی چارەسەرن، بەڵام ئەبێ بتوانی چۆن تەعاملی لەگەڵا بکەی. جا زۆر گرنگە خۆشەویستە بە تایبەت دایکان و باوکان بتوانن چارەسەری کێشەکانیان بکەن، هین کچەکانیان، هین کوڕەکانیان بەو پەڕی ڕەحمەت، و بە تایبەت ئەی خوشکان لەسەر بچووکترین هەڵە مەتۆرێ، مێڵە کێشەکانت لە دەرگای ژوورەکەت دەرچێتە دەرەوە، پیاوەکەت خراپە ئەتوانی لەگەڵی هەوڵ دەی، ئەگەر فایدەی نەبوو هەر ئیهانەت تەکا، کەرامەتت ئەشکێنێ، خۆی گەورە ئەو مافەی داوە پێت کە تۆ داوای جابوونەوە بکەی، بەڵام لەسەر شتی تافه و بەسیط نا ئەوە خوای گەورەش پێی ناخۆشە. فداواکارم لە خوای گەورە بۆ خاتر ناوە جوانەکانی و سفاتە بەرزەکانی وامان لێ بکە کە ئێمە بتوانین چارەسەری کێشەکان و هەڵەکان بکەین بەو شێوەیە کە خوای گەورە پێی خۆشە و پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة والسلام. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات، اللهم ارحم موتانا واشف مرضانا وعاف مبتلانا. اللهم لا تجعل مصيبتنا في ديننا، ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا ولا إلى النار مصيرنا. اللهم احفظ بلاد المسلمين وشباب المسلمين ونساء المسلمين، اللهم جنبهم الفواحش والفتن ما ظهر منها وما بطن. اللهم وحد صفوف المسلمين، اللهم وحد صفوف المسلمين، اللهم ألف بين قلوبهم يا الله يا رحمن يا رحيم. يا ربي خوايا اصلحي حال ما كي، يا ربي خوايا لتاوانا كان ما خوش بي، يا ربي خوايا رحم لحال ما بكي، يا ربي خوايا بو خاطرنا وجوانا كان تصفات بەرزەکان ڕەحم بە دایک و باوکمان بکەی، یا ربی خوای لە تاوانەکانیان خۆش بی، یا ربی خوای ڕەحم بە مردووەکانمان بکەی، یا ربی خوای لە تاوانەکانیان خۆش بی، یا ربی خوای بۆ خاتر ناوە جوانەکان و صفاتە بەرزەکان شفای نەخۆشەکانمان بدەی، یا ربی خوای شفای نەخۆشەکانمان بدەی یا شافی، یا ربی خوای و کەسانی کە داوای دوعایان کردووە، یا ربی خوای شفای نەخۆشەکانیان بدەی یا الله یا ئەرحەم الراحیمین یا شافی، یا ربی خوای بۆ خاتر ناوە جوانەکان و صفاتە بەرزەکان ئەو کەسانی کەوا کێشەیەکیان هەیە و ناڕەحەتن و خەم و خەفەتیان هەیە کە قەرزارن، یا ربی خوای ئەو ناڕەحەتیانە لەسەری لابەریت، یا ربی خوای لاڵی ناو قەبرمان نەکەی، ڕۆژی قیامەتمان نەکەی، یا ربی خوای چۆن ئێمەت کۆ کردوتەوە لە ماڵێک لە ماڵەکانی خۆت، ئاوها لە فیردەوس الأعلا کۆمان کەیتەوە لەگەڵ محەممەد المصطفى صلى الله عليه وسلم. آمين آمين، وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.